پەروەردە و فێرکردن بناغی بەرەو پێشبردننی کۆمەڵگان، بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە ساڵانە زەنجی قوتابخانەکان بە کۆمەڵێک گرفتەوە لێ دەدرێت بێ ئەوەی چارەسەری سەرەکی بۆ گرفتەکان بدۆزرێتەوە. پەروەردەی سۆران یەکێکە لەو پەروەردانەی حکوومەتی هەرێمی کوردستان کەم و کوڕی زۆری هەیە لە کەمی بینای قوتابخانە و تێکچوونی بەشێک لە قوتابخانەکان و کەمی مامۆستا. لە ئێستادا سنووری پەروەردەی سۆران 57,000 قوتابیان هەیە و نزیک بە 300 قوتابخانەی حکومی و 22 قوتابخانەی ناحکومیان هەیە. بۆ چارەسەرکردنی زۆری ڕێژەی قوتابیەکانیش پێویستیان بە دروستکردنی 25 قوتابخانەی تر هەیە. ساڵانە زیاتر لە 1500 بۆ 2000 قوتابی لە سنووری ئێمە زیاد دەکات. ئەوەش پێویستی بە دروستکردنی قوتابخانە هەیە. کەواتە هەم لە ناوەندەکانی سنتەری شار سۆران چ لە سنتەری خەلیفان چ لە سنتەری سیدەکان و گوندەکانی دەوروبەریش پێویستی بە قوتابخانەی 27 پۆلی 8 پۆلی 16 پۆلی 9 پۆلی ئەو داتایەمان هەمومان دایتە وەزارەتی پەروەردە بۆی ئەولەویەت بدرێتە ئەو شوێنانەی کە زۆر پێویستن و قوتابخانیان بۆ دروست بکرێت. بە ژمارە دروستکردنی قوتابخانە هەموو گوندەکان ئێستا پێویستیان بە قوتابخانە هەیە. ئێمە داوامان کردووە زیاتر لە 25 قوتابخانە لە سنووری ئێمە دروست بکرێت بۆی بتوانین زیاتر قوتابیانمان سودمەند بن لە خوێندن. ساڵ دوای ساڵ ڕێژەی قوتابیان بەرەو زیادبوون دەچێت. شارەکان پێویستیان بە دروستکردنی قوتابخانە و دامەزراندنی مامۆستا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستانیش ماوەی چەند ساڵێکە بە بیانووی قەیرانی دارایی قوتابخانەی نوێی دروست نەکردووە و نۆژەنیشی نەکردوونەتەوە و مامۆستاشی دانەمەزراندون. سەرەڕای کەمی قوتابخانە پەروەردەی سۆران 6 قوتابخانەی پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. سەرەڕای ئەمانەش 4 قوتابخانەی پەروەردەکە قوتابیان لە کابینە داوانە دەخوێنن. لەبەر ئەو زۆری ڕێژەی قوتابیان قوتابخانە ساڵانە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. بۆ نمونە ئەم ساڵ زیاتر لە 6 قوتابخانە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. و هەروەها لەبەر زۆری ڕێژەی قوتابیان ئەمە لە ساڵی ڕابردوو داوامان لە وەزارەتی پەروەردە کرد بە سوپاسەوە زیاتر لە 78 کەڕەوانەی کابینە بۆ سنووری ئێمە ناردووە و ئێمە هەندێک لە قوتابخانەکانی خۆمان ئێستا قوتابیان لە ناو کابینەکان وانە دەخوێنن. زیاتر لە 4 قوتابخانەمان هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران ئێستا لەناو کابینەکان وانە دەخوێنن. قەزای سۆران ڕۆژ دوای ڕۆژ بەرەو فراوانبوون دەچێت و ژمارەی دانیشتوانی نزیک بە 200,000 کەسە و بۆیە گرفتی پەروەردە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی شارەکە. دروست نەکردنی قوتابخانەی نوێ کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێت لە شارەکە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.